جا ایرو سر سبیجی سه روکتن کاتوشای لروجاوی بازار حولره لنزیکی گمرکا کسکاتیو میویان یا حولره کتن ولگور زانیاریان تو زیانک وان یا جانی تو نبویه. جدارکی جی پلیس حولره او نوچه جروداو را پشتاس کرو گود تو زیان ارشن جانی تو نبونه گیوه ارشه و او روکت جالیت چکدارن داشه و هاتن آویتن. ئەو سێ موشەکە بە گوتەی لێکۆڵەرەوانی ئەمنی موشەشی دوورهاوێژ بوون لێکۆڵینەوەش لە ئاراستەکەی دەکەن یەکێک لە موشەکەکان هەر نەتەقیبەوە موشەکەکان یەکێک لە دووری 1 کیلۆمەتر لە بازاری سەوزە و میوە و دانەیەکیش لە نزیک تاوەری تەلەفۆنی ئەو ناوچەیە و ئەوی دیش هەر لەو سنوورە کەوت نەخوارەوە وەک شایەت حاڵەکان دەڵێن تەنها دەنجێکی گەورە بیسراوە و هیچی دی نەبووە هەروەندەمە زانی دەنگەک هات دوایە گەورەتری کرد دوایە سوینەوێن دەرو زانیمان دویار بەهاوم بوو پڕ کەلامز بوو پڕ ئەوە بوو هەمووی ئاسم بوو ئایش هەروەندە بوو دوای کەوتنە خوارەوەی موشەکەکان دەست بەجێ دەستگا ئەمنیەکان لە شوێنی ڕووداوەکە دەستیان بە لێکۆڵینەوە کرد و دەرکەوت موشەکەکان لە جۆری کاتوێشان شاید حاڵەکان دەڵێن سەرەتا مقۆ لە نێو هاونیشتیمانیان لە شوێنەکە دروست بوو بەڵام دواتر دۆخەکە ئاسایی بووەوە کێکەم جامنە ناگومەجیوم سێ دەنگ هات دەنجی یەکەمیان نزم و دەنجی دومیان بڕێک بەرزتر و دەنج سێیان زۆر بەرز بوو کە هاتم گوتیان تەختیت هاتوش تەختیدیان کرد گوتیان مەدفعیە لە لای گوێرش ڕات هەر ئەوەندەی دەزانم بازاری سەوزە و میوە کە بەردەوام هاونیشتیمانیان لێوە خەریکی کار و کەسابەتن ئێستا لەسەر کاری خۆیان بەردەوامن وەک دەگوترا کاریگەریەکی ئەو تۆی بەسەر بازارەکەەوە نەبوو ئەو موشەکانەی ئاراستەی سنووری گومرگی شاری هەولێرکرا هیچ کاریگەریەکی بەسەر بازارەوە نەبوو وەک دەبینن تاوەکو ئێستاش جموجۆلی بازارەکە وەکو ڕۆژانی ئاساییە سەید موفتی ڕوودا و هەولێر